قسەیکی نەکرد؟ هێشتا نا چەند جار لە ژێر ئەشکەنجەدا لەسەر خۆی چوو بەڵام هێشتا هیچی نەکردووە. ماتیوس لەگەڵم وەرە. ئاگات لێبێن نەمرێت. من دڵنیام کە ئەو زۆر شت دەزانێت. بڕۆین. ئاو چەندە شیرینە. چ شتێ شیرینە؟ ئەمە کە مرۆڤ ژیان بە سڵامەت تەواو بکات وە چەندە شیرینترە کە مردن بێت و مرۆڤ ئیمانی خۆی لەگەڵ هیچ شتێ نەگۆڕێتەوە. درێژە بدەم قوربان؟ نا ڕەنگە بمرێ. تۆ لە ئاسن ساز بووی پیاو. بەڕاستی خوددا چی بە تۆ داوە کە بەم چەشنە بۆی فیدا دەبی. وەرن بیبەنەوە بەندیخانە. وەرن. هنا ولا ولا برد علينا ولي فايدي ولا ذي شمال هو من كاركم نكردوا ولا ذي هو من كاركم نكردوا الصحة وابزانا ذي هو من ذكر أصل ذي هو من كاركم نكردوا أصل ذي لێ ڕاوەستا بەسەر چاو عالی جناب تلمیخا جنابی تلمیخا پزیشکی تایبەتی دیوکلیتیانوس ڕێگادون کردووە؟ لێرەوە تێدەپەڕێم کوتم سەرێک لە دۆستی قەدیمی خۆم بدەم. سپاست دەکەم ئەو ڕۆژانەی گیر و گرفتی ژیان ئیزن نادا دۆستان کە بتوانن یەکتر ببینن. هەروایە کە دەفەرمون کاتێکی باش هاتن فەرموو. سوپاس. ئەمڕۆ شایدی داوەرێکی سەخت دەبن. بۆی کوێم دەبەر بۆ من گوناهێکم
وەرە دەرەبزانم وەرە دەی وەرە نۆرەی دەی وەرە دەرەبزانم وەرە وەرە دەی وەرە هادەی ئەوەدا دەی بڕە دەی وەرە وەرە گامە دەی وە پێشکەوت بزانم دەی وە پێشکەوت وە پێشکەوت بزانم دەی بزانم بۆ چۆ دەچم وەرە دەی ئەی ڕاستەقینە کامەیە؟ بیان هێنن وەرن ئاغایان ئەمانە هەمویان لە کاتی ئاهەنگی بەرەبەیانی مەسیحیەکان لە یەکێ لە قەبرستانەکانی ژێرزەوینی دەرەوەی شاردا خۆڵبەست کراون. ژمارەیان 41 کەس بووە کە 25 کەسیان تۆبەیان کردووە و بۆ خوداکان قوربانیان پێشکەش کردووە و ڕزگار کراون. باقییان تۆبەیان نەکردووە کە ئەم 5 کەسە لەوانن. ئەم ئادونیای مبەلغە لە گەورەکانی ئەوانە کە تا ئێستا ژمارێکی زۆر لە پێرەوانی ئیمپراتوری گومڕای کردووە. ئەوە دنیای مەبەلغ ئەتۆی تاوانەکانی خۆت بیست تەبلیغی دینی غەیری قانونی گومڕاکردنی ژمارەیەکی زۆر لە ڕایەتەکانی ئیمپراتور بێگومان سەزای کارت دەزانی بێگومان ئەگەر زیاتر لە پێغەمبەرەکەت نەبێت کەمتر نییە ئاخرین دەرفەتت پێدەدەم دەست لەم پێغەمبەرە درۆنینە هەڵگرە و جانی خۆت ڕزگار بکە ئەوە خەڵکی چۆیە؟ هەر ئێرە شاری فیلادلفیا. سزای تۆ مردنە مردن مەبەلغ خەرجن بە خاچ. خاوەنشکۆ ئەو چێشنە کە موشی وتی ئەو یەکێک لە گەورەکانی مەسیحیە ئەگەر بکرێت دەرفەتێکی پێ بدرێت تا بەشک و دەست هەڵبگرێت و پەشیمان بێتەوە بێشک زۆربەی لایەنگرەکانی چاولێوی دەکەن و دەست لە ئاینەکەیان هەڵدەگرن. ئەمن قسەی تۆم بەدڵ نییە ئەو سەختترین شکەنجە کراوە بەڵام لە بیر و باوەڕی خۆی دەستی هەڵ نەگرتو بەڵام تۆ مەبەلغ هەرچەند کە پێم خۆش نییە بۆ مایەدا بنێم بەڵام ئەگەر لە لای خەڵک تۆبە بکەی مردنت ڕاحەت دەبێت. خاوەنشکۆ قازی ئێوە بە ئێمە دەڵێن تۆبە بکەین و گیانی خۆمان ڕزگارکەین بەڵام ئێوە نازانن ئێمە دەمێکە کە گیانی خۆمان ڕزگار کردووە ئێوە دەتوانن لەتمان کەن بەڵام ئەمە جگە لە بەختەوەری و سەربەرزی بۆ ئێمە نییە و ئێمە لە خودای تاقانە نزیک دەکاتەوە. ئێستا من بە ئێوە دەڵێم بە خودای تاقانە ئیمان بێنن و گیانی خۆتان لە هەوەسەکان و شاوەتەکان و ئەو خودایانە کە بە هەوا هەڵتان بژاردووە ڕزگارکە. وا دیارێ شێتی ئەمانە ئەو پەڕی بۆ نییە دەیەوێ ئێمەش گومڕا بکات داوا لە من دەکاکە خودایانی خۆم لە بیر بەرمەوە بڕوا بە خودای ئەو بکەم ئێوە پێتان سەیر نییە؟ جنابی قازی وا دیارە هەروەک کەوتان ئەوانە شێت بوون هەموو ئەشکەنجەیەکیان قبول کردو تا قسەی خۆیان بکەن
وا نازانن کەوان کەوتونەتە بەڕقی خوداکان. ڕەنگە پێشنیارێکم هەیە، وا باشتر نییە چەند ڕۆژێک دەرفەتیان پێ بدەین تا بەڵکو تووڕەی خوداکاندا مرکێ و شێتی وانیش چابێتەوە. ئێوە ئەمانە ناناسن، ئەوان دەست لە بیر و باوەڕی خۆیان هەڵناگرن. ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەیان زیاتر دەبێ و هەموو جەیەک و هەموو کەسێک بە هەڵەدا دەبن. بەتایبەت ئەمەیان کە دەبێت لەناو بچێ. وتت ناوی چی بوو؟ ئەدونیا. بەڵام ئەتۆ ئادونیا ئەم زۆنە لە خاز دەدرێی تا بەسەر ئەو بمری. تەرمەکەت لەسەر خاز دەمێنێتەوە تا ببێتە عیبرەتی ئەوانی دیکە. دقی ئەو حکومە بنووسە. یان بن. من دینومە. تۆ لە بیستنی هەواڵی ئادامی خۆت کەیف خۆشی؟ من خوداکانی ئێوە دەناسم، مەگەر تۆش خودای من دەناسی؟ نا، من خودای ئێوە ناناسم. ئەگەر ناسیبات حەقت بە من دەدا کە زیاتر لەمانە تا مزرۆی دیداری ئەو بم. دنیای مبلغة فدیەس بەڵێ بیر لە چی دەکەیەوە؟ لە بیریوانەدا تێگەیشتن لەوانە بەڕاستی هەستەمە. منی تر ناتوانم ئەمە تحمل بکەم. تاکەی خۆم بەبوت پەرست بدەمە خەڵەم. تاکەی دانیشین و ببینین کە لەلایەکەوە مەسیحەکان دەبنە خۆراکی شێران و حیواناتی دەڕەندا و لەلایەکی دیکەوە گلادیاتۆرەکان بۆ خۆشی و تەفریحی ئەو یەکتر بکوژن. تاکەی دەبێ ئەمە تحمل بکەین. ئارام بە مارتینوس، ئارام بە. ئێمە پێکەوەم ڕێگەمان هەڵبژاردووە، لەبیرت چوەتەوە؟ نا لەبیرم نەچێتەوە. بەڵام هۆی ئەم شاردنەوە و بێدەنگێژ نازانم. دروستەکە هیچ کەس لە قسەکانمان تێناگات. نەبوت پەرستەکان نە مەسیحەکان، بەڵام هەرچی بێت مەسیحەکان خوددا دەپەرستن. دەبێت تا ئاخری عومرمان دانیشین و چاویان لێ بکەین کە چۆن خێنی ئەوان دەڕێژن. ئەی ئەو شەمشیرانە کە لە کالاندا ژەنگیان هێناوە بەکاری چ دێن؟ ئەو کەسەی بەل لە شەڕ شمشێری دەربێنێت تەنیا خۆی بریندار دەکات.
وا بزانە ئێمە سێ کەس 30 کەس لەوانیش بکوژین چ شتێک دەگۆڕدێ مەگەر تەواوی ئەم جەنایەتانە بەدەستی دیوکلێتیانوس بەڕێوە ناچێ و ئێمەش لە ئاشکرا و نەهێنیدا هاوڕێی ئەو نین بۆچی شەڕی ئەو لەسەری هاو ئاینەکانمان کەم نەکەینەوە فایدەی چییە دیوکلێتیانوس نەبێ یەکێ دیکە بەم کارە تەنیا گیانی خەڵکمان خستۆتە مەترسیەوە تا کاتێ ئیمپراتور هەیە کەسانێ وەکو دیوکلێتیانوس هەن مارتینوس ئیمپراتوریش خۆسپەی نێدێ و ئێمە زۆر بە ئاسان دەتوانین لێی نزیک ببینەوە بۆ ئەمە دەڵێن چی مارتینوسی بەڕێز تووە دەزانی بۆ ڕوون زۆر سەختە کە ئیمپراتۆرێکی دیکە بێنێتە جێگەی ئەو ئەمە چ خەسەیەکە بەم جۆرە دەبێت لە سەزادانی تەواوی تاوانبارانی دوونە چاوپۆشی بکەین چونکە هەر تاوانباری کە سەزا بدرێت دیسانەوە جەنایەتکارانێکی دیکەن ئێمە دەبێ ئەرکی سەرشانی خۆمان بەجێ بێنین مارتینوس ڕاست دەکەی هەلێکی چاکمان بۆ ڕەخساوە ڕاستەکەتان بێت منیش ئیتیماندوو بووم نەتەنیا لە مردن ناترسم بەڵکو چاوەڕوانیش بەڵام ترسی ئەوەم هەیە کە لە تۆڵەی کوژانی ئیمپراتوردا تەواوی خەڵقەڵاچۆ بکەن لەلایەکی دیکەشەوە ئێستاش دەبینم کە خەڵقەڵاچۆ دەکرێن کەوایە باشترە هۆکاری سەرەکی ئەم جەنایەتانە هیچ سزا بدرێ سۆلیدانوس ئێمە بە شەمشیرە تیژەکانمانەوە چاوەڕوانی فەرمانی توین خدایە تۆ شایەدی کە هەر کارێ دەکەین بۆ ڕەزامەندی تۆیە نەک لەبەر خۆمان لێمان قبول کە و لەم ڕێگایەدا ئێمە یارمەتی بدە یانی دەڵێ کە مەسیح لە ئاسمانەوە نهاتوۆتە زەوی؟ نا 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 مەسیح زەوینی بوو وەکو من و تو ئینسان بوو بەڵام ئینسانێکی هەڵبژێردراو ئەمە ئەفسانەی یۆنانیەکانە کە دەڵێن ئاتیس خودایەک بوو کە هاتە زەوی و کوژرا و پاش 3 ڕۆژ دووبارە زیندوو بووەوە وەچوو بۆ ئاسمان یعنی دەتەوێت بڵێ کە ئەمە بیر و باوەڕە؟ بەڵێ دەمەوێت بڵێم کە ئەمە بیر و باوەڕە هی مەسیح نییە یعنی مەسیح نەبووە فدای تاوانەکانی ئێمە؟ یعنی ئەو فادی نەبوو؟ نا نا ئەو فادی نەبوو هادی بوو خدا نەبوو مرۆڤ بوو خالق نەبوو مەخلوق بوو خدایە دەی ئەم مرۆڤە کەی ئاقڵ دەبێ گوێ بگرە براکەم دەرفەتی زۆرم نییە دەمەوێ ئاخرین قسەکانم بکەم وای بریا تۆم نەدیبایە نازانم باشترە ڕاستەقینە قبول بکەم یان ئەوەی کە لە نەزانی خۆمدا ئەمن بمێنمەوە
دەنەوە چی دەکەن ئێم شەو ئێمە بۆ چۆ دەبن قسە بکەن ئێمە بۆ چۆ دەبن ئات چۆم بێدەنگ بم ئێمە بۆ چۆ دەبن بۆ چۆمان دەبن ئێمە چی دەوانێکمان بۆ کوێمان دەبن بۆ چۆمان دەبن خدایە قبولی کە کاتی وا دەدرا و نزیکە فابیۆس بە تاوانی ئیمان بە دینی درۆهینی ئیسای ناسری بە سوکایەتی با خوداکانی ڕۆم بەێدام مەحکوم دەکرێت. فابیۆس تۆ لە خاش دەدرێی بیبەن. عەدنان وەرە پێشێ داوامبارەکە چۆتە سەر دینی ئیسا ناسری لە خاش دەدرێ وەرەکەوە. سەلامیس بە تاوانی ئاژاوە و دزی لە خاش دەدرێ بیبان. ئەدونیا بە تاوانی تەبلیغی دینی مەسیح لە خاش دەدرێ بیبان. بڕۆ خدایا پناه دەبم بە تۆ.
خدایا سپاست دەکەم لەسەری تاوانباریەوە کە شیاوی منە و ئەوەندە زۆر کە شیاوی گەورەی تۆیە خدایا قبولکە کە لە من زیاتر لە من نایە خداوەندە چاوەڕوانی بۆ دیدار زۆری خایاندووە ئێمە شیاوی دیداری ئەو پەست کراوەت بزانە خدایە جیهان بە هەنگاویەوە ئازیزە بڕازێنەوە خاوەنشکۆ خاوەنشکۆ ئەنتۆنیۆسم چیت دەوێ؟ هیچ دەزانم میوانی بانگ نەکراوم بەر لە ڕۆیشم ویستم ئێوە ببینم بمبەخشن شوان جگە لە شیر دیارەیەکی نییە بیگرن تازە دۆشیمە با قبولکردنی ئەم شیرە سەربەرزم کەن مەمنونم ڕاستی ئەمن مناجاتی ئێوەم بیست ئێوە دەبێت لە قەدیسیم بن نا هەرێ هەر هەر جۆرەکە پێخۆشەوە بیر بکەوە چەندە لە قوڵایی دڵەوە ڕاز و نیازت دەکرد ڕاستی خاوەنشکۆ من بیستم کە ئێوە لە مناجاتی خۆتاندا بە ستوودە ئیشارەتان دەکرد وسەن ئاواتی دیداری ئەوتان هەیە ئەم ستوودەیە کێیە؟ تۆ کتێبی پیرۆزت خوێندوێتەوە؟ نا دەزانن من نەخوێندەوارم گوێڕا بگرێت تا لە کتێبی پیرۆز چەند ئاەت بۆ بخوێنمەوە لە تەسنیەدا وتراوە ئەمەیە بەرەکەتێک کە موسا پیاوی خوددا بەر لە فەوتی بە بەنی ئیسرائیلی داوە وتی یەحوا لە سینا هەڵات و لە سائرە خۆی پیشاندا و لە کێوی پاراندا درەوشایەوە تیشکێ کە لە فارانەوە درەوشایەوە هەرەو مەسیایە کە گەورەمان مەسیح مزگێنی هاتنی ئەوی بە ئێمە داوە و ناوی ئەوی هەسن کردووە فاران لەکوێیە؟ فاران هەرو مەڵبەندەیە کە براهیم هاجەر و کوڕەکەی ئیسماعیلی لەوێ نیشتە جێ کرد و ئەحمەد یانی ستوودە کە لە ئەولادی ئیسماعیلە هەر لەوێ سەر هەڵدەدا یعنی دەکرێت کە لە توی خوددا ئێمەش بگرێتە بەر و ئەو ببینی؟ بەڵێ ئەو ڕۆژێک سەر هەڵدەدا بێگومان بەڵام کەی خوددا دەزانێ یعنی ئەگەر ئەم ستوودەیە بێت وەکو باپیری ئیبراهیم بۆتەکان دەشکێنێ؟ هەڵبەت شکاندنی بۆتەکان چەند خۆشە هەروایە بەڵام بوتە شکاوەکان جاروبار ساز دەکرێنەوە دەبێ بۆت گەلێک بشکێنین کە هیچ کات دروست نەکرێنەوە
تماشا يميكن رجل من وقتان وانا دنا السماء يعني وانا كين انا اسمع شانا انا اسم ابجم زانا دي هلا اچم امانه كين دنیای مبلغ و چند مسیحی دیکه الدنيا ادقى كمان اویا ورن كان شريكي باش ما تودي دەزراگرن وچی دەسراگرین هەرچی بێ ئەو دەمرێ ئیدی بەردەستن بەوەی فایدەی نییە ئێمەش هەرەمە دەڵێنی دی ئێستا کە ئەو دەمرێ ئیدی چەند بەدی زیادی چتە و فێرێکی هەیە ها ئەو زۆرێ لە هەوڵڕایانی ئەمەی گومڕا کردووە دەبینم کە لە ڕێنمونیەکانی موسا بۆ پەیڕەوانی ئێوە هیچ نازانن ئەرکی ئەوان ئەمەیە کە کەس بە دژمن نەزانن جگە لە نەفسیان ئەرکی ئەوانە کە محکوم نەکەن جگە لە نەفسیان دنیا فەدای کارەکانی خۆی دیوە ئێوە حەقتان نییە کە ئەو جەزا بدەن بەرپەرانی یەکسکە چی بەستە بڕۆ ئێستا الآن بردين فياتان بقى هاوار لأيوة فريوكاراني كالزكاتي نعنا وزيرة ددن بلام قورترين أحكام رحمة وإدارة إيمان ولا ناوى استرچيبكم خداي هاوار لأيوة جودن بلام ناوەکەتان بڕێ لە ئێسکی مردەکان و پێزەکان هاوار لە ئێوە کە قەبرەکان پێغەمبەران خاوێن دەکەنەوە و قەبری گەورەکان دەرازێننەوە بەڵام لە پێغەمبەران پەیڕەوی ناکەن هاوار لە ئێوە هاوار لە ئێوە هاوار لە ئێوە ئزگاریەکان من رزقار تاعتك